بەڵێ 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 دیارە بەداخەوە ئەو گەنمەی کە ئەم ساڵ لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگیرا لە ڕاستیدا یەکێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی وەرگرتنی گەنمەکە بوویەوە نەبوونی شوێن بوواتە نەبوونی سایلۆ بووە و ئەمە لە ڕاستیدا هۆکارەکەشی یاخود باگراوەندەکەشی بۆ ساڵانی ڕاوردوو دەگەڕێتەوە کە بەداخەوە دەیڵێن نتوانراوە لە ماوەی 22 ساڵ 22 ساڵ و 23 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا بیر لەوە بکرێتەوە چەند سایلۆیەک لە کوردستانە دروست بکرێت چونکە لە ڕاستیە سایلۆیەکێکە لە پێداویستیە هەرە سەرەکیەکان کە پێویستە هەموو هەرێم وڵاتێک بیری لێ بکاتەوە وەکو ماڵێک چۆن پێویستی بە سەلاجەیە وڵات یا شار پێویستی بە بوونی سایلۆ هەیە نەبوونی سایلۆی پێویست لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتی ئەم کێشەیە ڕوبەڕووی سنووری پارێزگای سلێمانی بووتەوە وای کرد ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر گەنم لە گۆڕەپانەکانە یا لەسەر شەقامەکانە لە کۆمەڵە شوێنە هەڵبگیرێت یادا بنرێت کە لە ڕاستیدا هیچ گونجاو نەبووە یا تەندروست نەبووە بۆ ئەوەی ئەو گەنمەی تێدا بکرێت ئەمە وای کردووە لە ڕاستیدا هەرچەندە لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە 2 میلیارد دینارێک خەرج کرا بۆ کڕینی خێمە و نایلۆن و هەنێک مەواد یاخود دەرمانێک هەیە کە گلۆتینی پێدەوترێت بۆ ئەوەی ئەو گەنمە کەڕوو نەکا یا بۆ نەکات ئەمانە کراوە بەڵام داپۆشینەکان لە ڕاستیدا لەبەرەوەی لە گۆڕەپانەکانە بووە لەسەر شەقامەکانە بووە لە هەندێک شوێنە بووە کە پێشتر ئامادەکاری بۆ نەکراوە کە دەبواە بۆی کرایە ئەمە وای کردووە ئەمانە سوودەکەی ئەوەیە لە ژێرەوەی کە ئەو بارانەداوەتی لە خێمەکان لە ژێرەوە ئاوچۆتە ژێر بەشێک لەو گەنمانەی کە کۆکراونەتەوە ئەمە ژوای کردووە 2 بۆ 3هزار تەن ئەوەی کە ئێمە بە مەزەندەی تقریبان 2000 تەن بەرەو ژوورە خراپ بووە و ئەم ساڵ ئەو گەرمەی کە لە هەرێمی کوردستاندا لە جوتیاران کۆکرایەوە 742هزار تەن بووە و بڕی پارەکەی بای 570 ملیار دینار بووە لەو ڕێژەیە تا ئێستا ئەوەی گەیشتوتە دەستی جوتیاران بە 4 سولفە هاتووە مانگەکانی 8 و 9 و 10 و 11 بووە بەداخەوە مانگی 12 و 1 و تا ئێسشی لەگەڵا بێت کە خەریکە دەگەینە نیوەی مانگی 2 سولفە نەهاتووە ئەمەش قەیرانێکی گەورەی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دروست کردووە واتە 344 ملیار دینار لە حکوومەتی عێراقی ماوە ئەم تەربوونە لە ڕاستیدا زیانێکی گەورەیە لە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا بۆیە دەکرێت بۆ ساڵانی ئایندا بیر لەوە بکرێتەوە کە ئێمە سایلۆی پێویستمان لە هەرێمی کوردستاندا هەبێت و ئەم کێشەی وەکوتم بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانیە هەیە چەنە کوردستانی بەگشتی گرتوێتەوە چونکە لێمان تێک نەچێت لە هەرێمی کوردستاندا لە سنووری پارێزگای هەولێرە سایلۆ بەشی 160هزار تەن هەیە و لە پارێزگای دهۆکیشدا بەشی 115هزار تەن سایلۆ هەیە بەڵام لە سلێمانیدا ڕاستە سایلۆیەکی هەیە کۆنا بەڵام ئەو سایلۆیە بەکار نەهێراوە واتە لە سنووری پارێزگای سلێمانیا لەو ساڵی ڕابردوودا ئەو گەنمانەی کە وەرگیراوە کە زیاتر لە 220هزار تەن بووە شوێنێک نەبووە 1 تەن گەنمی تێبکرێ بە ناوی سایلۆوە و هەموو ئەو گەنمانە لە گۆڕەپانەکانە لە شەقامەکاندا لە گەنجینەکانە لە ڕاستیدا هەڵگیران کە ئەمە جوای کرد بەشێک لەو گەنمە خراپێت هەرچەنەوە کوتم لەگەڵ ئەوەی 2 میلیارد دینار سەرف کرا بۆ داپۆشینی کە ئەگەر ئەو داپۆشینە نەبووایە لە ڕاستیدا هەموو گەنمەکە خراپ دەبوو بۆیە کۆمەڵێک کار کراوە کۆمەڵی سایلۆ دروست کراوە پێم وابێت بۆ ساڵی دادێ بەتابەت لە سنووری پارێزگای سلێمانیا 2 سایلۆمان هەیە کە بە تەکیدی تەواو دەبێت و ئەم ساڵ بۆ وەرزی دروێنەی گەنم ئیسفادەی لێ دەکرێت ئەوی سایلۆی پیرەمەگرونە کە 800هزار تەن دەگرێت و سایلۆی شانەدەریە لە نزیکی 3 سادەخە ئەوی 40هزار تەن دەگرێت بە تەواوبوونی ئەم 2 سایلۆیە ڕەنگە لە 160 بۆ 70 کێشەی نەبوونی سایلۆ لە سنووری پارێزگای سلێمانیا چارەسەر بکرێت و لە شوێنەکانی کێشدا کۆمەڵک سایلۆ لە کاردان بەڵام ئەوان کاری سەرەتاییان تیاکراوە هێشتا ڕێژەکە نەگەیشتوتە ئەوەی کە بڵین بۆ ئەم ساڵ دەتوانێت گەرمی جوتیانە وەربگرێت. عەبدوڕەحمان عەلی ڕەزا ئەندامی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و ئەندامی لیژنەی بازرگانی پاراستنی مافی بەکاربەر سەرچاوە.